پرسی پێکەوە ژیانی گەلان پرسێکی استراتیژیک یان هەڵەیەکی کوشەندە. ڕێک پاش هێرشی لە ناکاو هەڵبەتە چاوەڕوانکراوی عەشرەتە عەرەبەکانی هاوپەیمانی هەسەدا بۆ سەر هەسەدا لە ناوچەی خۆسەری باکوور و خۆرهەڵاتی سووریا و باواتەیەکی دروستتر لە ڕۆژئاوای کوردستان. ژمارەیەکی بەرچاو لە نەتەوەخواز و سۆپەرناسیۆنالیستەکانی کورد دەستیان بە هێرشی تا ڕادەیەک سێر و سەمەرا بۆ هەسەدە کرد کە گوایە دەمێکە هەسەدا بە شوێن کەوتووی پەکەکە سیاسەتی چەوت و پڕ لە هەڵەی پێکەوە ژیانی گەلانی ڕەشاو کردووە و ئەوە تا ئاکام و ئەنجامی کوشەندەی بۆ کورد هەبوو. بەشێک لە هێرشبەرەکان بەمەشەوە نەوەستاون و پەکەکەیان با ڕەچاوکردنی سیاسەتی چەپ و پەسەند نەکردنی ئاڵای کوردستان و هەروەها ڕێکەوتن لە تورکیا و تەنانەت داردەستەبوونی ئێران تۆمەتبار کردو بە گشتی فەزایەک ڕەخسا بۆ ئەوەی دژبەرانی سیاسەتی پەکەکە بە دڵی خۆیان تەراتێم بکەن. با لەوە گەڕێین سیاسەتی پێکەوەژیانی گەلان لە بنەڕەتدا دروشمێکی سیاسی یان ڕێکەوتنێکی کاتی نییە، بەڵکو پرسێکی ئەخلاقی و ئینسانیە کە کورد چەندین سەدەیە بە بەردەوامی خەباتی بۆ دەکات و قوربانی بۆ دەدات و بە دەنگی بەرز بە داگیرکەران ڕادەگەیەنێت. تەنیا ڕێگە چارەی ئاشتی و سەقامگیری ناوچەکە دەربازبوون لە سیاسەتی دزێوی سڕینەوە و ڕەچاوکردنی سیاسەتی پێکەوەژیانی گەلانە و دەبێت ڕۆژێک داگیرکەرانی ناوچەکە لە بەرمانەوەی خۆشیان بووە ئەم سیاسەتە پەسەند بکەن. دیارە ئەمە خۆی لە خۆیدا ئیمتیازێکی گەورەیە بۆ سیاسەتی کوردی کە ڕەچاوی پرەنسیپێکی ئەخلاقی گەردوونی دەکات. با لەوەش گەڕێن سیاسەتی پێکەوەژیانی گەلان دەکرێت وەک هەڵگری ئایدیایەکی باڵای پەکەکە کە بە باوەڕی خۆیان ئایدیاکە پێی وایە شەرافەت و کەرامەتی مرۆڤ تەنها لە سێبەری ئاشتی و پێکەوەژیانی ڕاستەقینەی گەلان دەپارێزرێت و لەم بارەوە بەشێک لە تێزی کۆمەڵگەی دیموکرات و کۆنفیدرالیزمی دیموکراتی و چەمکەکانی پەیوەست بۆ ئایدۆلۆژیایەوە دەبێت و باشتر لەو سۆنگەیەوە خوێندنەوەی بۆ بکرێت. لەم بارەوە چاوەڕە دەکرا گەر پرسی حیزبی و کۆنە بوغز لە ئارادانیە و پرسی نەتەوەیی و بەرژەوەندی گشتی نەتەوەیە و بەواتایەک پرسی چارەنووسی بەشێک لە کوردستانە هێرشبەران لە باتی هێرشکردنی بەردەوام لە گەرمەی کارەسات و شەڕدا گەر وەک زۆربەی خەڵک لەسەر شەقام بۆ پشتیوانی ئامادە نەبوون لانی کەم سەبری ئەوەیان بگرتبایە پاش قەیران و کۆتایی شەڕەکە و ئەویش لە سۆنگەی بەرژەوەندی نەتەوەیی دەستیان بەڕەخنەی زانستی و سازێنەر لە باتی هێرش و تۆمەتبارکردن بکردایە بۆ ئەوەی خەڵک باوەڕ بکەن پرسی نەتەوەیە نەک پرسی شەڕە حیزب و هەوڵ بۆ سڕینەوە و بە پەراوێز خستن و خۆ بە پاڵەوانکردنی بێمانە و ئەویش لە کاتێکدا شەقام بە دروستی سیاسەتی پشتیوانی تەواوی هەڵبژاردبوو. دیارە ئەمێستاکە گەر کاتیش بێت تا ڕادەیە کێشەکە چارەسەر بووە لەمڕۆوە کاتی ئەوە گەیشتووە بەدەم ئەم پرسیارەوە بچین. ئەرێ بەڕاست سیاسەتی گەلان لە ڕۆژئاوا هەڵەیەکی کوشەندەی سیاسی بوو یان دەکرێت وەک بەشێک لە سیاسەتی استراتیژیک سیر و خوێندنەوەی بۆ بکرێت. دیارە کورد لە ڕۆژئاوا جیالەوەی سەر بەڕەوت و ئایدۆلۆژیای پەکەکەیە و پەکەکە وەک دروشم یان سیاسەت دروست یان نادروست بڕوای بە پێکەوەژیانی گەلان هەیە و لەسەر ئەم بنەمایە سیاسەتی پێکەوە گەلانی وەک بەشێک لە سیاسەتی سەرەکی خۆی هەڵبژاردووە و بەکاری هێنا. دەبێت ئەم ڕاستیش قبول بکرێت کورد پارێزگای ڕەقە و بەشێک لە حەلەب کە دانیشتوانی عەرەب بوون بەدەستەوەی بوو. لێرەوە پرسیار ئەوەیە ئەگەر دەسەڵاتی ڕۆژئاوا بۆ ئیدارەدانی ئەم ناوچەیە خودی ئەم عەرەبانەی بەکار نەهێنابایە دەبوو چی بکردایە؟ خۆ دەبوو یان هەمویان شار بەدەر یان کۆمەڵکوش بکردایە یان بەردەوام لە شەڕی ئەمانەشدا بوونایە و ئەوە لە کاتێکدایە تورک و بەشێک لە دنیای عەرەب بەردەوام چاوەڕێی هەڵەی کوشەندەی کورد بوون بۆ ئەوەی سیمای کوردی پێناشرین بکەن و بە واتایەک شەرعیەت بۆ لێدانی کورد دروست بکەن. کەواتە دەکرێت ئەم سیاسەتە وەک پرەنسیپێکی ئەخلاقی لە سیاسەتی بەتاڵکراو لە ئەخلاقی ئەمڕۆی دنیا سیر و خوێندنەوەی بکرێت. ئەم سیاسەتە خۆی لە خۆیدا ڕوومەت و سیمای کوردی لە دنیادا جوان و ڕازاوە کردبوو. بە جۆرێک هەزاران غەیری کورد بۆ پشتیوانی و تەنانەت چوونە ناو ڕیزەکانی هەسەدە هاندا و ئەمریکاشی ناچار بە ستایش کرد و هاوکات پێشی بە شەرعیەتی لێدانی ڕۆژئاوا لەلایەن تورک و عەرەبیشەوە گرت. ئەم سیاسەتە هاوکات پاراستنی ئەو خاکەی بۆ ماوەی چەندین ساڵ پاراست. پێشی با کۆمەڵکوژی و شەڕی بەردەوام گرت. ئەم سیاسەتە ئەو ناوچەیە واتە ناوچەی عەرەبەکانی وەکو قوڵای استراتیژیکی ڕۆژئاوا لێ کرد. ئەو سیاسەتە بۆ ماوەیەک ئارامی لە ناوچەکەدا پاراست و دەرفەتی بۆ کورد ساز کرد. ئاگای لە پرسی وەک خۆپرچەکردن و خۆڕێخستنەوە و بەهێزکردن و دیپلۆماسی چالاکانە بێت.
کەواتە گەر ئەم سیاسەتە تەنانەت وەک بنەمای سیاسەتێکی ئەخلاقی جوان و ڕازاوی کوردی بۆ دنیا سیر نەکرێت خۆ دەکرێت بانگەشی ئەوە بکرێت ئەم سیاسەتە توانی بۆ ماوەیەک پێش بە شەڕ بگرێت ئەو ناوچەیە بپارێزێت و تەنانەت وەک قوڵای استراتیژیکی ڕۆژئاوا بەکاری بێنێت ئەوەش لەبیر نەکرێت بە دڵنیاییەوە دەسەڵاتدارانی ڕۆژئاوا پێش هێرشکەرانی سەر ئەم سیاسەتە لەو مەترسیەش ئاگادار بوون بەڵام لەبەر پاراستنی ئەو ناوچەیە و پێشگرتن بە شەڕی ڕێگازی و گرنگتر لە هەمووی پێشگرتن بە شەرعیەتی لێدان لەلایەن ئەردۆغانەوە ناچار بە ڕاگرتنی ئەو سیاسەتە بوون کەواتە لەو ماوەیەدا ئەم سیاسەتە نەک تەنها هەڵە نەبوو بەڵکو بەشێک لە استراتیژی دروست و گونجاوی ڕۆژئاوا لە پێناو پاراستنی بەها ئەخلاقیەکانی سیاسەت و بەتایبەتی خەڵک و خاکی پیرۆزی بەشێک لە کوردستان بوو.